بەڵێ بەرەزان لە ڤیدیۆکەدا بینیمان لەسەر هەندێک کارەکانی سۆنیا بەیتوشی ئێستا بە خۆیان لە استودیۆ ئامادەن دووبارە خۆشحاڵین بەهاتنیەوە سۆنیا بەوە دەست پێ بکەم ئەڵێن هەندێک سوپرایز یاخودوەکو خۆت باسکە هەندێک سوپرایزت هەیە بۆ ساڵی نوێ سوپرایزەکان چینەگە لە نوڕۆژدا باسی بکەین سوپرایزەکان من زۆر حەز ناکەم سوپرایزەکان لۆدەم بەڵام کتێبێکە کە لەسەر بواری جل و بەرگ و پاشێن و شتیوان نووسیومە کە ستایل و هەموو شتێکی تێدا یعنی هەر کەسێکی بهێوێت لە بواری جل و بەرگ یا فاشێن و شت بهێوێت بزانێت دەتوانێت لەو کتێبە ئیسفادە بکات. ئەو کتێبم ئێستا من بە فارسی نووسی بوو بەڵام ئێستا ئەوەوەری دەجێڕم بە کوردی و دەمهەیە بە کوردی دیسان لە کوردستان بڵاوی کەمەوە دوایەژەوە لەسەر کاڵکشنی نۆ ئیش دەکەم کە ویژ ئامادە بکەم و چەندانە ئیشی تریشم هەیە ئینشاءالله. سۆنیا یعنی ئەگەرم بن بەحسە دەستپێکردناتە بکەن وی بواری دەتە چاوە دەستپێکرد دەستم پێکرد چۆن بوو من زۆر تەمەنم زۆر کەم بوو ئەو کاتەی من زۆر حەزم لە جل و بەرگ و شت بووم یعنی باربی وشتم هەبوو جلم بۆ ساز دەکردن زۆریان پێ سەیر بوو دایکمان هەموو جارێ دواتر کە بڕە گەورەتر بووم ڕۆیشتم یەکدانە دەورەم دیت ینی من نەم دەتوانین جوان ئەنازەکان بگرم چاک دەرنەدەهات جلەکانی من دەرم دێنا بەڵام ئێستا جوان بوو. دوای ئیتر کە چوومەوێ ئەو جار بۆ خوشکە چکۆلەکەم جل و بەرگم دیزاین دەکرد و شتیوا دوای دایکمان دیتان کە من زۆر چاکە ئیشەکەم و زۆریان حمایە کردم منیش هەر بەردەوام بووم لەسەر ئیشەکەم دوایە لە 2009دا ئەڤڵین کاڵکشنی خۆم لەسەر فەیسبوک دانا کتمزان فیدبەکی چێ و خەڵک چتەڵێن دوای خەڵکە بینیان زۆریان پێ چاک بوو دوای من فیدبەکی چاکم وەرگرت فیدبەکی خراپ وەرگرت بەڵام هەر ئێستا شەر لەسەر کارەکەم بەردەوام مام دواتر کە فقط فیدبەکی چاکم وەرگرت. ئەو کتێبی کە ئێستا کردوتە تۆ بە زمانی فارسی نووسیت و دوای کردوتە بە کوردی پێشتر هاوشێوە ئەو کتێبە نەبووە لە کوردستاندا؟ نا تا ئێستا نەبووە من لە کوردستان نەبوو. کتێبەکە چەند لاپەڕەیە دوای لە چی پێک دێت تەنها نووسینە یاخود دیزاینەکانی خۆشتی تێدایە؟ نا دیزاینەکانی خۆمی تێدایە دوایش بەشایەکشی ڕسمی تێدایە و 105 سەحفەیە ئەو کتێبە کە یەکدانە بەشی لەبارەی مۆدڵینگ و شتیوادایە یەکدانە بەشی لەبارەی ئێستایلینگیدایە مەکیاجیدایە یەکدانە بەشی لەبارەی براندینگیدایە کە چۆن جلوبەرگی ساسکەی براندینگی ساسکەی یەکدانە بەشی تریشی لە ئەڤایلدا چۆن دەتوانێت یەکێک دەست پێ بکە بە ئیشی دیزاین و فاشێن و شتیوە. سۆنیا ساڵ بساڵ ستایل و مۆدێل و هەر شتێک گوهارتن ینی جۆرەنی جلوبەرگیان تێنە گوهارتن تل پێشیا خۆدانیە هەر ساڵ تو بەرهەمەکەتەی نو هەبێ هەتا خەڵکژی نوبن و پێرە ینی بەری دەستپێکردنا ساڵێ نە پشتی کو ساڵ بداویتێ بەری دەستپێکردنا ساڵێ پێشبینیەتە هەبنج بۆ vێ ساڵێ بۆ خۆی دێتە نێو مشکی تۆ کە چ دەبێتە مۆد خۆت ئیدی ئۆتۆماتیک دەتوانین بڕۆی سەر ئەو شتێک کە قەرارە بێتەوە مۆد چون تۆ مەسەلەن شتەکان لە نەزەر دەگری ساڵەکان چ بۆتە مۆد پشتەرێکە دایاندنی تۆ ئێستا دەزانیت کە ترەندەکە چییە چ شتێک دەبێتە مۆد دوای هەتا تۆ دەزانی کە چ قماشێک بەکاردیە لەم فەسڵە. باشە ئەو دیزاینەی کە لەناو کتێبەکەت هەیە تێبی خەیتە ڕوو بۆ ساڵی نوێ لەسەر ستانداردی جیهانیە یاخود تۆ لەسەر کۆمەڵگای کوردی ئەو شتانە داناوە چون جلوبەرگەکانی من دیزاین دەکەم مۆدەیە زیاتر لەسەر وەیەکە مەسەن ئینتەرنەشناڵە ینی من چاو لە بڕەندە گەورەکان دەکەم چون من بابیر دەکەمەوە کە ڕۆژێکی بڕەندی من ئینتەرنەشناڵ دەبێت من بابیر ناکەمەوە کە بەس بۆ جەیەکی من دیزاین دەکەم. بەڵام پێت وایە ئەگەر تەنها ئینتەرناشناڵ بوو پێشوازێکی زۆری لێ بکرێت لەناو کۆمەڵگای کوردیدا؟ چون ئەو کاتێ من دەتوانم دەست ماواڵەتر دەبێت کە جلی کوردیش هەتا من بە خەڵک بناسن بە خەڵکی جان من ئێستا کاتێکی من لە نێو جیهاندا ئینتەرنەشناڵ نەبوو ئیشی من ئێستا لە زۆر جگەیان ئێستا لە ئالمان لە ئینگلیز زۆر مقابلەیان لەگەڵ من کردو لە ڕۆژنامەکان لە وێبسایتەکان زۆری وێبسایتایەکی بەهێز بوون بەڵام ئێستا من لە خۆم ڕنابینم کە بڵم کە من ئینتەرنەشناڵم ئێستا زۆری ماوە کە من بگەمە ئەو جگایەکە ئەو حاستێک کە من حەزم لێتی خۆم. باش سۆنیا دیزانەرێن کورچمە نمایشە ناودەوڵەتی ناکەن ینی بەتایبەتی ئەگەر ji بۆ جلێن کوردیژی تێدا بن نەتەنە دیزانیان جلوبەرگێن نۆرمال ڕۆژانە کامل بەردکەن. من ئەو شتەشم لە نێو کارەکاندا هەیە ینی دەم هەوێت کە ئەوەش ئیزافە بکەم جلوبەرگی کوردیش بێنمە نێو ئیشەکانی خۆم ینی جوورێک بێ کە دەستکارێکی زۆر کەمی تێدا بکرێت بەڵام شتێکی نۆ بێت کە خەڵک بتوانن بە ڕۆژمە ڕەش لە بەریکەن ینی بڕۆنەوە سەر ئیشەکەیان یانی بۆ دەوام بۆ هەموو جەیەک بتوانن پێ ساڵان مە بەحساوەیەکت کرد دەمەکێ سۆنیاژی ئەگەر تزان بێ ئەبایە مەغربی بوو دە هەیامێکی گەلێکی قەفتانی مەغربی بوو هەیامێکی گەلێک زێدە
هاتبوو بەلاوبوون ینی دراوا جیهانە دەخەلکێل خۆت کردن یعنی ونێ هەوڵ بدەن توکارێ هەوڵ بدێ جلکەن کوردیژی دناوا دازارا جلوبەرگیاندا گەرم ببێنی هاوڕێن بڵاوبوونەوە قوفتانە مەغریبی یاخود ئابای خەلیجی لە ناو کۆمەڵگای کوردیە بۆ دەگەڕێتەوە هەندێک بەستراوی کۆمەلگاکە بۆی کە بە پاڵاپۆش دەزانرێ بەڵام ئێوەی دیزاینەران دەتوانن جلێکی کوردی باڵاپۆش بۆ کەسانە دروستن کە ئەوان حەزیان لە باڵاپۆشیە و ئەوەکانی دیکەش بۆی کە شێوازی نۆرماڵ ئاسایی لەبەر دەکەن. ئێستا لە ئێران ئەسڵ باسی وی دەکەن کە جلەکانی من ئێستا تۆنێکی وانێکی تێدا کوردی تێدایە یعنی دەڵێن تۆ چون ڕەنگوشتەکانی کوردی دەناسی و ڕەنگانە دەزانین لە کنیەکدانێ لە بەرەیە کە تۆ زۆر چاکترە لە دیزاینەکان لە نێو ئەوانی ئێرانێدا زۆر لە هەمویان چاک لە بواری دیزاین و فاشێندا سۆنیا لەبەرێکە کە تۆ کەسێکی لە بوارەکەدایی بە خێبرایی بە نوقسانی فەراغ لە کوردستاندا لە بواری فاشن دیزایندا چییە تاوەکو ئێستا؟ من ئەوەی بیر دەکەمەوە کە خۆمان ئەمە یەکدانە بڕاندی زۆر چاکمان نییە لە کورددا من زۆرم پێخۆش بوو کە بڕاندی خۆم بە ناوی کوردی بە جەهان ناساند بە ینی من لێرە سازم کردەوە من ئێستا بڕاندی من ئێستا لە ئێران ساز دەکرێتەوە جلەکان لەوێ دەفرۆشریە لە چین ساز دەکرێتەوە دەفرۆشریە هەموو مەسەر مارکی لە چۆ ساز بۆ چینی دەنووسن کە لە چینە ساز بووە من زۆر حەز دەکەم کە مەسەلەن بنووسێ ڕۆژێک بنووسێکە لە کوردستان ساز بۆ لە کوردستان ساز ناکرێت من دەمهەوێت کە ئەو کارە بکەم چون ئێستا مەسەلەن من بیر دەکەمەوە کە هەر کەسێک کە جەیەکی وادادە نییە 20 کەس یا 40 کەس کەمەکەی دەتوانێت بێرێتە سەر دەوام یاوەی کە بهێنێتە سەر کار ئەوەی کە مەسەلەن ئێستا کێشەیەکێ دەڵێن ئیشنێ یا کار نێشتیوە لە کوردستان ئەوانەش هەموو دەتوانی لە سەروانش کار بکەی بەو شێوەیە کە بیان هێنی سەرکار ئەو گەنجانەی کە تازە مەسەلەن هیچ ئیشێکیان نییە یاوەی کە دەتوان یارمەتی خەڵک بدەیت یا ئەو شتێکی مەسەن کوردستان کەم ئەو شتانی کە بۆ خۆی دەهێ سازی دەکاتێدا بە وڵاتەکانی تر ئەو ئەو پارەی وڵاتەکانی تر دێ بۆمە نەوەی کە مە پارەکەمان بدەین بە جلوبەرگی وڵاتی تر باش ئەگەر ئەف شتێک کوتی بە هەستیکێت کوردستانی بێنە چێکردن وێ بۆ هایوان کەمتر بەیانی نرخێوان وێ کەمتر بێ بەرەوردەگەر دەرە بێن چێکردن نرخەکان دەتوانن لە یەکدان ڕێنجدا بێ ناتوانێت ئەمە کەمتری بدەین بۆی کە شتەکەمان زۆر سوک دەبێ ئەمە ئەوەندێکە بۆ ئەوەندێکی ئیسفادەمان کردو لە شتەکانی کە سازی دەکەین جلوبەرگەکەی ئەمە پەر بۆ ئەوەندەی دەتوانین قیمەت لەسەر و شتەدان باشە سۆنیا ئەگەر هاتەوە و ئێستا دیزاینەرەکان هەیە تۆ پێویست بە بەرگدووری زیرەک هەیە و شوێن کە شوێنێک بکرێتەوە دوایی براندێکی کوردی هەبێ پێت وایە ئەو جلانەی کە لەو شوێنە کوردیە دروست دەکرێت لە ستانداردی جیهانی لەسەر ئاستی ئەو جلانابێت کە لە ئیتالیا و لە فەرەنسا و لە ئەمریکا بۆمان دێ؟ ئەمە کەسانێک دەبێ هەڵبژێرین کە بەڕاستی شارەزا بێت لە بەشی درون و شتیواش دەبێ شارەزای بێنی ینی کەسێک بێ کە بتوانێت براندەکەت بەڕاستی نیشان بدەیت دەنا جاری دوورینی وا هەبوو من بردومە لای ئەو شتێکم ویستمە نەیتوانێت دەربێنێ ینی ئەو کەسە نەیتوانێت دەربێ خۆم بۆ خۆم ئەڤڵیندانەی هەمیشە دەردێنم کە لە ڕووی دەردێنەوە ئاوەش زۆر ئاساییترە بۆمان ینی من دەتوانم چەند نەفەری پەیدا بکەم بەڕاحەتی چون خۆشم لەو شارەزام لەوەی کە بتوانم نیازی تەلبەر خۆدانیە دەمانمایشە جلوبەرگێندا تێدی ئیساڵ دەتێ نمایش بکەیمانە برانداخوا نمایش دکێ هەر ساڵ هەر ساڵ نا هەر بەرزەی هەر وەرز ینی مەبەستا من ئەرێ تلکو دەرێ نمایش دکێ باشوورە لە ئێرانەیە لە ئێران لە چینە نمایش دەکرێت و دوایش لەسەر وێبسایتەکەشم هەیە کە مەسەل دەتوان لەوێش دیسان هەر خەڵک داواکارێت دەکەن و کە بۆیان دەنێرین مەسەلەن بە پۆستی ئەنی ئەگەر تونکار بێ لە جهەکی نمایشێ دار بخێت لەسەر وێبسایتا خۆت دێنێ لەسەر وێبسایتیدا دەندرێت گەلێک باشە وەکی دی چالاکێندنە گەر تژمەر بەحەز بکێ ینی وەک بێژن جلوبەرگێن کوردی دناوان ئەوان نمایشادا هێنە ئەوەی کوتتکێ کوردی پێشتر کوردیشم دیزاین کرد بوو پێشتر چەندانە کوردیم دیزاین کرد بوو لەنێو کارەکانم دەتوان ببینەوە باشە ئێستا بۆ جژنی سەری ساڵ چەند فستیڤالێک بەڕێوە دەچێت بۆ هەوڵەت نەدالێک لە فستیڤالەکاندا تۆ نمایشێکی جلوبەرگت هەبێت فستیڤالی فاشنە فستیڤالی گشتی بە بۆنەی سەری ساڵە بەڕێ دەچێت بە بڕگەیەکی فاشنی تێدا بووە من چون تازە هاتمەوە کوردستان بەڕاستی نەمدەزانی بەڵە هەوڵەدەم باشە سۆنیا بەیتوشی دیزاینەری کچە دیزاینەری کورد زۆر سپاس کە لە ئەستۆدیۆ میوان من بە هیوای سەرکەوتن بۆی کتێبەکەی شاوڕانی میبینین